ئەمڕۆ یادی هەفتاف شەشمین ساڵی دەمەزانی کتێبخانەی گشتی سلێمانی بوو کە یەکێکە لە دێرینترین کتێبخانەکان لە عێراق و هەرێمی کوردستان و یەکێکە لە کتێبخانە دەوڵەمەندەکان. بۆیە ئەمڕۆ ئەو یادەمان بەرز ڕاگرت کە ئەم دامەزراوەیە بۆتە ناوەندشی سەقافی، ناوەندێکی ڕۆشنبیری و شوێنی کۆکەرەوەی گەنجان و خوێنەوەرانی سلێمانی بووە بە درێژایی تەمەنی خۆی. ئەو چالاکیانی ئەمڕۆ ئەنجامماندا تەنها چەند چالێکی ئەدەبی و ڕۆشنبیری و هونەری بوو، ئەویش بۆ ئەوەی کە ئەو یادە زیندوو بکەینەوە و ڕێز و سڵاو بۆ ئەوانە مرێرین کە بەردی بناغی ئەم کتێبخانەیان داناوە کە ڕۆژە لە ڕۆژان لەم کتێبخانەیە خزمەتیان کردووە و ئێمەش بتوانین خزمەت بکەین و ئەوانەشی لە داهاتووە دێن ئەم کتێبخانەیە خزمەت بکەن، چونکە بەڕاستی سلێمانی شاری ڕۆشنبیریە و پێویستە بە هەمومان هاوکار و پشتیوانی بین خزمەتی بکەین. و ئەمڕۆژ لە چوارچێوەی ئەو یادەیە بە سوپاسەوە پرۆژەی قەفتان چەند کتێبێکی بەخشی بە ئامادەبووان کە پرۆژەیەکە لەلایەن پرۆژەی قەفتانەوە چاپ کراوە.